لەگەڵ دوو شوێنەوارناس بەڕێگەوەین بۆ یەکێک لە گرنگترین شوێنەوارەکانی جیهان، بەڵام بەهۆی نەبوونی تابلۆیەکی تایبەتەوە ڕێگاکە نادۆزینەوە و لەم بەرزاییەوە هەر سێکمان بە دوای شوێنەکەدا دەگەڕین. ئێرە چەرمۆیە، ئەو گوندەی کە 7,000 ساڵ پێش داین توانی بۆ یەکەمین جار کوشت و کاڵ بەرهەم بێنێت و ئاژەڵ ماڵی بکات، بەڵام ئێستا تەنیا شوێنەوارێکی فەرامۆش کراوە. چەرمۆ دەکەوێتە 15 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی شارۆچکەی چەمچەماڵەوە، 35 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی شاری کەرکووکەوە دوورە. ئەم شوێنە یەکەمین گوندی کوشت و کاڵیە لە جیهاندا کە مێژوەکەی بۆ نزیکەی 7,000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. یەکەمین گوندی کشتتوکاڵی بۆ کە مرۆڤ تایدا پاش گۆڕانکاری لە ژیانی لە ئەشکەوتەکان و لە ڕاوکردنەوە هاتە پێدەشتەکان و کشتتوکاڵی دۆزیە و ئاژەڵی ماڵی کرد، لەبەر ئەوە پێویستی بە نیشینگەیەک بوو تاوەکو چاودێری ئاژەڵەکانی و چاودێری کشتتوکاڵ بکە. بۆ ئەم مەبەستە چەرمۆی هەڵبژار کەواتە شوێنەواری چەرمۆ خاڵی گۆڕانکاری ژیانی مرۆڤایەتیە لە ئەشکەوت و شاخەکانەوە بۆ پێدەشتەکان. بۆ یەکەم جار لە ساڵی 1948 تیمێکی زانکۆی شیکاگۆ دێنە گوندی چەرمۆ و دەست بە لێکۆڵینەوە دەکەن. ماوەی 7 ساڵ بەردەوام دەبن. ئەویان بۆ دەردەکەوێت زیاتر لە 30 خانوو لەم شوێنەدا هەبووە. 1948 کە زانکۆی شیکاگۆ کە ئیشان کرد لێرە لەگەڵ مەتحەفی بەغا کە یەکەم شتیان دۆزیەوە کۆنتترین دانەوێڵە بوو. ئیتر کەزانیان ئەمە لێرە یەکەم جێگا بووە کە زراعیان بەکارهێناوە. ئەوەی کە دۆزراوەتەوە شێوازی خانووەکان نەخشەکەی لەسەر شێوەی بازنگەی و هەروەها لا کێشەی بووە. بناغی خانووەکان ڕاستەوخۆ لەسەر زەویەکە دانراوە لە بەرد و قوڕپێک هاتووە. هەروەها لەم گوندەدا دانیشتوانەکەی ئاژەڵەکانی وەکو بزن و مەڕ و هەندێکی شەڵێن مانگا و هەروەها بەرازیشیان بەخێو کردووە و ماڵیان کردووە. جگال لە کشتتوکاڵ توانراوە بۆ یەکەمین جار کاری گڵێنەسازی لە چەرمۆدا دروست بکرێت کە ئەمە لە سەردەمی چاخی بەردینی نوێدا بوو. بۆ ئەو سەردەما وەک داهێنانیشی گەورە سیر دەکرێت. بۆ یەکەم جار فخار با بڵێن گڵێنەسازی لە چەرمۆ لەلایەن خۆیانەوە دروست کراوە. شێوەکەی زۆر جوان و ڕێکوپێک نەبووە، بەڵام ئەوە دەرکەوتووە کە بە ڕەنگێکی سوور ڕەنگ کراوە و شێوەیەکی سەرەتایی بووە لە فخار. ئەو گوندنشینانەی چەرمۆ دەکەوێتە نزیک گوندەکەیانەوە وەک کانیسارد دەڵێن فەرامۆشکردنەکەی شوێنەواری چەرمۆ هەموو کەسێک بە ئاسانی دەیبینێت. وەڵا ئەمە بڵێن دی خۆمان خەڵگەم دێین کانیسارد، ئەمیش بەشێکە لە کانیسارد. ئەم زەیانەی تر ساڵانە ئەیکێڵین و هەرەوەی ئەمەش ڕەنگە پاش نازان بڵێم ڕەنگە 100 ساڵێتر ئەمەش ئاساری نەمێنێ، چونکە ئەو دیوی ئەو کەندڕە بەردەوام باران لێیەخوا خەڵک دێ وەڵا بەردەوام خەڵک دێ، بەڵام کە دێتێرە ناومێ دەبێت چونکە هیچ شتێکی لێ نیە. سەی چی بکە مەگە سێ و زەویەکە هیچی لێ سەیریکە هیچ شتێ نییە، هەتا پارچەی ئاسەواری لێ نەماوە، تەنها و چاڵانەیە و چاڵانەش چیتیایە. بۆ لێکۆڵینەوەی زیاتر بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلەیمانی بە هاوکاری زانکۆیەکی بەریتانی لە ساڵی 2014دا بۆ جارێکی دیکە لە گوندی چەرمۆ دەست بە هەڵکۆڵینەوەی نوێ دەکەن. کە من ئیشم کرد لەگەڵ ئەو زانکۆیە 3 چاڵمان لێدا لەوێ و لێرە ئیتر لەم خوارەیە کە هەمان کەند خۆڵەمێشێکی زۆر لێ بوو. ئیتر لەوانەیە ئەمە جێگای چێشلێنان بووە، هەروەکو ئێمە ئاساییە چێشلانیان کردووە لێرێش زۆری لێبوو، ئەسقانی لێبوو کە تەکید بووە ئەمە جێگای چێشلێنان بووە لەگەڵ چێش خواردن. ئەوەی لێرە دۆزرایەوە تەنها لە چینی سەرەوە پارچەیەک فخارمان هەیە، بەڵام چینەکانی دواتر ژمارەیەکی زۆر بەردی ئۆبزیدی و فلنت دۆزرایەوە لە ئەنجامی هەڵکۆڵینەکەدا. هەروەها ژمارەیەکی زۆر لە ئێسک و پرووسکی ئاژەڵ وەکو وتمان کە ئاژەڵیان لێرە ماڵی کردووە. ئەمەش نمونەیەکی زیندوو کە ئێسکی ئاژەڵی وەکو بزن و مەڕ و مانگا و هەروەها بەرازیش. لە شوێنەوارەکەدا بە ئاسانی پارچەی گڵێنە و ئێسکی ئاژەڵ و ئەو بەردانی کە وەک چەقۆ بەکاردەهات لە سەر ڕووکاری زەویەکە و ناوچاڵەکان
دەبیندرێت. ئێمە ئەمانە ئێستا نەمانهێناوە لەگەڵ خۆمان بەڵام هەر بە پیاسە ئەمان دۆزیەوە ئەمە هەر لە تەنقیباتی زۆر بوو بەڵام ئێستا لەسەر سفێ لەسەر ئارزەکە بینیمان ئەمە ئەم دوو بەردە فلنتە ئەمە بەرد بووە هەر بەردێکی ئاساییە بووە بەڵام خۆیان بە وەکو چەقۆ بەکاریان هێناوە خۆیان بڕینە وەکو چەقۆ بەکاریان هێناوە ئەمەش ئۆبزیدیەنەوە کە لە بەردەیە ڕەشە هەر ئاویشتە هەر وەکو چەقۆ بەکاریان هێناوە ئیتر ئەمەش ئەسقانە لەبەر ئەم ناوە زۆر ئەسقانی زۆر بووە لەبەرەوەی کە ئێمە وتمان ئاژەڵیان بەخێو کردووە ئەمەش پارچە لە تەگۆزەیەکە لە تەگۆزە ئەم کاتە زۆر بەسیت بووە لەبەرەوەی یەکەم جارە دروستیکان چارمۆ دوایین شوێنەواری ناوچەکە نییە بەڵکو چەندین شوێنەواری دیکە هەن کە هێشتا لێکۆڵینەوەیان بۆ نەکراوە. ڕووبەری چەرمۆ 1400 مەتر چوارگۆشەیە و بەرزی لە ئاستی ڕووی دەشتایەکانەوە 23 پێیە. چۆمان مەحموود، ڕوودا و گوندی چەرمۆ سەر بە قەزای چەمچەماڵ.